جابا لە هەواڵە جیهانیەکانەوە بینە سەر هەواڵێکی ناوخۆی و لە هەولێر ئیناساندن بۆ کتێبی بوژانەوەی کورد لە سەدەی چوارەم و پێنجەم کرا. ئەمە بۆ کاک دکتۆر ئیسماعیل شەمێز لە نێو کاروانی مێژوونووسی کوردیدا ئەسپی خۆی تاڵداوێت. لە لقی هەولێری یەکێتی نووسەرانی کورد ناساندن بۆ کتێبی بوژانەوەی کورد لە سەدەکانی چوارەم و پێنجەمی کۆچی کرا. لەبارەی ناوەڕۆکی کتێبەکە دکتۆر ئیسماعیل شەمز کە نووسەری کتێبەکەیە بە کورتسات مەگەزینی ڕاگەیاند کتێبەکە لە دوو بەرگدا چاپکرا و هەر بەرگێکی لە 600 لاپەڕە پێک دێت. ناوەڕۆکەکەشی بەگشتی باس لە مێژووی کورد و دەسەڵاتی میر و ئەو حاکمانەی کورد دەکات لە قۆناغی سەدەی پێنجەمی کۆچی کە سەردەمی زێڕینی کورد بووە. چۆن هەمان بێ ناکرێت ئەوان بەپێی ئەو سازمان و ساختاری ئیداری خۆیان نەهاتن نێوی کتێبەکە باس لە قۆناغی سەدەی چوارەم و پێنجەمی کۆچی دەکات کاتێک کە خەلافەتی عەرەبی لاواز بوو و کوردێک کە 2 ساڵ سەدە لە سەردەمی خەلافەتی ئەمەوی و عەباسی خرابەوە پەراوێز و نێوێکی نەبوو لە مێژوو دووبارە سەری هەڵداوە و توانی لە ناوچەکانی جۆراوجۆری کوردستان و تەنانەت دەرەوەی کوردستانیش چەند دەوڵەتی خۆماڵی دروست بکە. لە بەرگی یەکەم باس لە دەوڵەتی ڕەوادیەکانەکەین کە یەکەم جار توانیان لە ئازەربایجان دەوڵەت پێکوێنن. دواتر باسی شەدادیەکان لە بەرگی دووهەمیش باسی دەوڵەتی حەسنەویە دەکەین، باسییان نازیەکانەکەین کە لە دینەوەر و کرماشان بوون و باسی شوانکارەکان و هەروەها ئەتابەکانی لۆڕی گەورە و لۆڕی گچکە کە درێژە پێدەری حەسنەویەکان بوون. پێنجەمی کۆچیدا سەدەکانی دێم تا سەرەتاکانی 15هەمی زاویدان شەدادیەکان مەڕوانیەکان ئەحمەدیەکان حەسنەوەیەکان یا هۆزبانیەکان ڕەنگە دروستتر بێ دەڵێن ئەشرەف الئەکراد. ئەشرەف الئەکراد هەر هۆزبان هەر کەسێک دژی خەلافەتی عەباسی خروجی کردووە. لەبەر ئەو کتێبی بوژانەوەی کورد لە 2 بەرگ چاپکراوە هەر بەرگێکی نزیکەی 600 لاپەڕەیە نەکەین کە ناوەندیان گەنجە بوو لە دەوڵەتی ئازەربایجانی ئێستا لە باکووری ئاراز. دواتر باسی دەوڵەتی مەڕوانیە کە ناوەندەکەیان فارقین بوو لە نزیک دیاربەکر و دواتریش باسی دەوڵەتی ئەحمەدیلیانە کە ناوەندەکەیان مەراغە بوو لە ئازەربایجان.